حجابەکەم هێزی سەرکەوتنمە. باڵاپۆشیەکەم هەرگیز نابێتەوە ڕێگر لە کارەکەمدا. حجاب فەرزە نەک عادەت. باڵاپۆشی فەرزە نەک عادەت. باڵاپۆشیم لەسەر کارەکەم سەربەرزی و ئاسوودەیە. باڵاپۆشی نیعمەتە. حجابەکەم ڕێگری نەکردووە لە خوێندنەکەم. تۆ زانیتە باڵاپۆشی دەلالەتە لە جوانی تۆ؟ پیشەکەم ڕێگری ناکات لە باڵاپۆشی حجابەکەم. باشین درع و خۆپارێزی بۆم سەردەمی فتنە و فەسادێ بۆ ئافرەتی موسڵمان حجابەکەیەتی حجابەکەم هێزی سەرکەوتنمە. باڵاپۆشی تاجێکی پڕ لەشکۆیە بۆ ئافرەتی بڕوادار، قەڵغانێکە بۆ خۆپاراستنیان، بەڵگەی پاکی ناوەڕێکیانە لە ڕواڵەتدا دەردەکەوێت. باڵاپۆشیەکەم هەرگیز نابێتەوە ڕێگر لە کارەکەمدا. تۆ زانیتە باڵاپۆشی دەلالەتە لە جوانی تۆ؟ کەواتە بە باڵاپۆشیەکە جوانەکەت بشارەوە. هەروەچۆن خودای گەورە لە قورئانی پیرۆزدا لە سوڕەتی نور لە ئاەتی 30دا دەفەرمێ بە ئافرەتانمە سەرپۆشەکانیان بدەر بەسەر مل و سینەیاندا و جوانی خۆیان دەرنەخەن و زنێتی خۆیان بپارێزن. شەیتان چۆ لای کچێکی باڵاپۆش و پێیوت ئەم جنانە چیە لە بەرتدا لەگەڵ ئەوەی لە تەمەنی لاوی دایت چی دەربارەی هاوسەرگیری کە تۆ لەنێو ئەم جلوبەرگەتا خۆش شاردۆتەوە بۆچی جوانیەکانت دەرناخەیت جلوبەرگی سەرنجڕاکێش لەبەر ناکەیت. جا هەمووان دەبنە دۆست و هاوڕێت لەبری ئەوەی تەنها و بێتاقەت بی. خاتوونی باڵاپۆشیش وتی ئەی چۆن لە سزای خوددا ڕزگارم بێت من نامەوێت بمەجێی سەرنجی خەڵکی و بوونی مێش و مەگەز هیچ سوودێکیان نییە لە دەوروبەرم و هەروەها هاوسەرگیریش نسیبە و لەلایەن خودداوەیە. ئامانجی من تەنها ڕەزامەندی خوددایە. حیجابەکەم ڕێگری نەکردووە لە خوێندنەکەم. باڵاپۆشی نیعمەتە. زۆر کات پێم دەڵێن باڵاپۆشی لە زۆر کارت دەکەن، بەڵام من باڵاپۆشم و هەم کاریش دەکەم. باڵاپۆشیم لەسەر کارەکەم سەربەرزی و ئاسوودەیە. وەرن با پێکەوە لە نەوەکانی دایکە عایشە و دایکە خەدیجە بین، ڕێچکەی ئەوان بەر نەدەین. باڵاپۆشی فەرزە نەک عادەت. خدای گەورە مرۆڤی لەسەر و هەموو بوونەوەرەکانەوە دروست کردەوە لەناو ئەوەشدا ئافرەت. بەڵێ ئافرەت لەناو ئیسلامدا بوونەوەرێکی شازادە ئاسایە و تاج و شکە و حورمەتی شازادەیەکیشی بریتیە لە حیجاب کەواتە حیجاب فەرزە نەک عادەت. باڵاپۆشیەکەم هەرگیز نابێتەوە. باڵاپۆشیم لەسەر کارەکەم سەربەرزی و ئاسوودەیە. حیجابەکەم ڕێگری نەکردووە لە خوێندنەکەم.